سڵاوڕێز بەخێر هاتی بۆ وانای بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 16 لە لاپەڕە 16ش گەیشتمە بابەتێکی نوێ کە پێی دەڵێن هێزەکان. بابەتی هێزەکان پاشان پێشی هێزەکان پێداچوونەوەی خێرا هەیە، بەڵام هەز دەکەم ئەوە بهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر لەبەرەوەی زۆر باسی لێکدان و باسی ئەو جۆرە پرسیارانەم کردیە لەوانەکانی ڕابردوو. یەکسەر ئێستا ئێرە دەخینمەوە نووسینەی ژمارە گەورەکان هەندێک شوێنی دەوێت بۆ نووسینی، واتە ئەگەر ژمارە گەورە بوو جێگامان پێویستە هەتا ژمارەکە بنووسین و هەرچەندە ژمارەکە گەورەتر بی جێمان زیاتر پێویستە، لەبەر هەندێ ئەو ڕێگایە بەکاردێ بۆ ئەوەی ژمارە گەورەکان بنووسین بەبێ ئەوەی جێگا زۆر بگرێ لەسەر بۆ وێنە کاغەز یان تەختە. هەندێ یاریگای تۆپی پێ زیاتر لە 100,000 بینەر دەگرێ، ئەمەی دێت 4 ڕێگایە بۆ نووسینی 100,000 بە بەکارهێنانی ژمارەی بچووکتر. ئەو ڕێیانە هەنا و 4 ڕێیە بۆ نووسینی 100,000 هەتا دێ بە بچووکتر دەنووسین. لێرە 5,000 دووبارە بوویتەوە کە لێکیان دەدەین دەبیتە 100,000، بەڵام ڕێگای دیکەش هەیە. ڕێگای پێنجەمیش هەیە بۆ نووسینی 100,000 کە بریتیە لە بەکارهێنانی هێزەکان. بەکارهێنانی هێز با بزانین هێز چییە. هێز پێک دێ لە بنچینە و توان. بنچینە ئەو کۆڵکەیە کە دووبارە دەبیتەوە، توانیش مانا دەدات لەسەر ژمارەی جارەکانی دووبارە بوونەوەی بنچینە. ئێستا 100,000مان هەبوو، کو نووسیمان ئەو 100,000ە؟ نووسیمان 10 جاران 5,000 بەڵام هەست دەکەین کە جێی دەگری ئەو نووسینە. بۆ وێنەگەر ژمارەکە ملیۆن بوو یان ملیارد بوو بە تەواوی جێی دەگری، لەبەر هەندێ چ دەکەین لە جیاتی بنووسین 5,000 بنووسین 10 جارانی خۆی بکەین، دەنووسین 1 جار دەنووسین 10 لەسەری سەرەوە بە گچکەتر لە 10 ژمارە 5 دەنووسین کە مانای ئەوەیە ئەو 10ە 5 جار دووبارە بووە. ئەوجە دەڵێن 10 بنچینەیە، 5ش توانە، واتە 10 ئەو ژمارەیە کە دووبارە دەبیتەوە، 5ش جارەکانی دووبارە بوونەوەیە. هەر ئەوەندەیە هێز. ئەو دەیە پێی دەڵێن کۆڵکە یەکسان، واتە هەر دەیە هەر دووبارە دەبیتەوە و بزانە چەند جار یەکسانە، ناگۆڕدرێ. ئێستا خشتێکمان هەیە لێرە لە لای ڕاست، شێوەی توانی کو دەیخینینەوە بەهایەکەشی چەندە. بۆ وێنە دەتوانین ئەوە بیخینینەوە 10 توان 1 یان بیخینینەوە هێزی یەکەم بۆ ژمارە 10. هەردووچیان هەر یەک شتە. ئەگەر وانە بێژەکە یان مامۆستاکەت لێی پرسی بنووسە 10 توان 1 ئاوا دەینووسی. ئەگەر لێی پرسی بنووسە هێزی یەکەم بۆ ژمارە 10 هەر ئەوها دەینووسی. ئەگەر داوای لێکردی بنووسە 10 توان 2 ئاوا دەنووسی. ئەگەر داوای لێکردی بنووسە هێزی دووەم بنووسە بۆ ژمارە 10 هەر ئەوها دەنووسی. یان 2 جای 10، 3 جای 10 یان هێزی سێیەم بۆ ژمارە 10 یان 10 توان 3 هەمووی هەر یەکە. 10 توان 1 هەر دەکاتە 10 چونکە 1 جار دووبارە نەبووی تۆ تەنیا 1 جارە. 10 توان 2 واتە 10 2 جار 10 10 جاران 10 دەکا 100.
توام سێ واتە دا جاران دا دەکا هەزار. لێرە دووسێ ڕێگا هەیە بۆ خوێندنەوەی توانەکان، بۆ خوێندنەوەی هێزەکان. لێرە تەواو بووین، دێمە لای ڕاهێنانی ژمارەیەک. ڕاهێنانی ژمارەیەک ئەو ڕاهێنانە بەهای 2/4 بدۆزەوە. یەکێکە جارێ 2/4 واتە 2 ئەو ژمارەیە کە دووبارە دەبیتەوە، 4یش چەند جار ئەو دووە دووبارە دەبیتەوە. 4 جار لێرە یان 4 جار، 2 جاران 2 جاران 2 جاران 2 دەکا 16. 2 دووبارە بۆتەوە 4 جار. 4/2 مانای چییە؟ واتە 2 جار 4 جاران 4 16. 4 دووبارە بۆتەوە 2 جار. 6/3 یەکسانە بە 6 جاران 6 جاران 6 سێ جار کە دەکاتە 6 جاران 6 36. 36 جاران 6 دیارە دەکاتە 216. 6 دووبارە بۆتەوە 3 جار. ئەوەش تەواو بوو. ئێستا دێینە لای هێزی یەکەم بۆ هەر ژمارەیەک یەکسانە بە ژمارەکە خۆی. ئەوەی دەبی بزانین کە 6/1 هەر دەکا 6، 9/1 هەر دەکا 9، 10/1 هەر دەکا 10، 1000/1 هەر دەکا 1000. ئەوەش زۆر گرنگە. هێزی سفر بۆ هەر ژمارەیەک دەناسرێت بەوەی کە یەکسانە بە 1. واتە هەر ژمارەیەک ئەگەر توانەکەی سفر بوو دەکاتە 1. 6/0 دەکا 1، 9/0 دەکا 1، 10/0 دەکا 1، 1000/0 دەکا 1، 2000/0 دەکا 1. تەنیا جگە لە 0/0 ناکاتە 1. لێرە ئەوها نووسرایە. ئەوەش تەواو بووین. دێینە لای ڕاهێنانی ژمارە 2. ڕاهێنانی ژمارە 2 125 بنووسە لەسەر شێوەی هێز بە بنچینەی 5. واتە 5 جاران چەند جارانی خۆی بکرێتەوە دەکاتە 125. یەکەم جار 5 جاران 25 دەکاتە 125. 25یش ئەویش هەر دەکاتە 5 جاران 5 واتە 5 جاران 5 جاران 5 دەکاتە 125. لە جیاتی ئەوها بنووسین، دەتوانین بنووسین بنچینەکەی بنووسین کە 5 چەند جاریش دووبارە بوویتەوە 3 جار لەسەرەوە بنووسین 5/3. ئەو جە دەنووسین کەواتە 125 یەکسانە بە 5/3. لێرەش نووسرایە کۆڵکە یەکسانەکان بدۆزەوە. واتە ئەو ژمارانەی کە دووبارە دەبنەوە بنووسە، یەکەم جار ببینەوە بدۆزەوە بە بەکارهێنانی بنچینە و توان بیان نووسە. کە زانیمان 5 کۆڵکەکە ئەوجە دەبی بزانین چەند جار ئەو 5 دووبارە بوویتەوە. کە زانیمان 3 جارە لەسەرەوە سەیەکەی دەنووسین تۆزێک بە گچکەتر لە 5ەکە کەواتە 125 یەکسانە بە 5/3. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە.